عزیزان من لا هەرجێکن سڵایەمەتان لەوێ بەیانیتان باش بێ بۆ هیوایەوە لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن خۆشحاڵن ڕۆژێکی نوێژ هاتینەوە ماڵەکانتان بۆ هیوایین تاکۆتای پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمامن و سود لا بڕگەواوەتەکانمان ببینن خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوری سەرکی پێکدێت لا تەوریەکەم و سەرتاواندا ڕاستە و خۆمیوانێکمان ئەبێت لا ستۆدیەکانمان لە کەرکووک باز لە پاراستنی ژینگاکەین زانین کە چۆن بتوانین ژینگە بپارێزین لەمان کاتیشدا باز لەوە دەکەین کە تا چەند هاوڵاتیان ڕۆشنبیری ئەویان هەیە کە خەمی ژینگەیان بێت و ژینگە بپارێزن و پێویستە چی بکرێت ئەو کارگانەی کە هەیە پێویستە لە چ شوێنێک بن بۆ ئەوەی کە نەبنە هۆکاری پیسبوونی ژینگە و لەمان کاتیشدا باز لەوە دەکەین کە پێویستە خۆڵ و خاشاکەکان لەکوێ بڕێژێ و چۆن جیا بکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانن ژینگە هەمیشە بە پاکی بهێڵڕێتەوە ئەمە تەوریەکەمان دوا بە دوایەوە چینە سەر تەوری دوێمان لا تەوری دوێماندا باز لە کاریگەری تەکنەلۆژیا ئەکەین لەسەر بواری ڕاگەاندن و گەزاین کە بواری ڕاگەاندن بوارێکی فراوانە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تەکنەلۆژیا تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو هەواڵانەی کە لە ڕاگەاندنەکانەوە بڵاو دەکرێنەوە پێویستە ئەو هەواڵانە ئایا بەو شێوەیە بێت کە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە پەخش دەکرێت و باسیش لەوە دەکەین ئەو کەناڵ ڕاگەاندنانەی کە پەیجیان هەیە و تایبەت بە خۆیانە چۆن هەواڵەکان بڵاو بکرێتەوە یاسایەک هەیە تایبەت بە سزادانی ئەو کەناڵ ڕاگەاندنانەی کە پەیجیان هەیە و بە شێوازی نەشیە هەواڵەکان بڵاو ئەکەنەوە و یاساکان چین ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیوایین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان ببین بەڵێ عزیزانم ئێستاش راپۆرتێکمان هەیە لەسەر چایخانەکان لە دوو هۆکۆبمان ئامادەکراوە بابێکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. چایخانە یان قەهوەخانە یەکەم جەهە دەرگە هێوەیە ڤەکریە بوو هەمی ڕەگەز و نەتەوە و تەمەن و ئاستێن کەسایەتیە مرۆڤان لە هەندێک وڵاتان دەبێژنێ قەهوەخانە چونکە قەهوەت ناو جڤاکێواندا بەرنیاسە هەندێک وڵاتان دەبێژنێ چایخانە وەکو جڤاکێمە چونکە چاز دێدەتر دەهێتە بکارئینان. البته چایخانه جهه بهم ودانه که آنجی شم بجمتا خرفبونا هنده دوست هوالال چایخانه دم براندنه که آنجی جهه بهم ودانه که احتمال او درفت نبیتن همی گاوا جهه که دی آن تکانه که دی آن المال که همی گاوا وساکم و من چایخانه جهه هنده پتر حریتی های آن پتر آزادی هلویره گم و بنو و عندك دانستاندن ابكانو يعني بتر بو دم براندنه سردان المالا بشكل بزحمت ترم بري انكو چایخانه جهه که چه مجمد جهه که گشتیه يعني بتر ویری شين دوست و برادر ايكو دو بينن شمالا هكر هر بات مال بتر وزن خوی هی آن مال پتر نزیک بونه جک پیدات بیتن برای چایخانه یا همی گاوا برهوه و سردان المال آج احتمال وکی بره نماینه کمک حوالا و 10-12-20 حوال پیک و کم بن مالا که بشکه یا بزحمت انکه چایخانه بشکه صناعی تره ام گلک شوا تینه چایخانه که هلبت بس جه چاوه خارنه و چه تشتی لینه کم کانو دمینه و فلان ام کمک حوالا اینه هندجات بینه 15-20 حوال ام ویری کم بین شلای هزری و احتمال ایک جبهه کمونیسته ایک علمانیه ایک اسلامیه و ایک هر احتراف ایدئولوژیانا کرد بس اوش لای هزری و بس ام فایده که باشه کدود که دیسا شلای که دی وجی دیسا ایک دی بر خود اندازیاره ایک پاریزره ایک ماموستایه ایک هلبزوانه ایک نویسکاره ایک بزنسمانه اوه همی پیک و ام فایده که شیک کدود که هری که تشتگی زاید هری که بواره که دا شارزایی که هیا اوه همی بتجه هنده مروف فایده شیک کدود که چایخانه دهیت نیاسین به مالا دویه دم قصد که دیوانه که تجیه ججورن مروفانو همی آستن روشنبیری قصداوید کنو همی بابت دهنه وکرن دست بگم خیرات مایی که سردان چایخانه نکری خود چایخانه یعنی جه که چاوه دشیم بیش نداد بازاری داده مال در که ویده انا بازاری دیگری یعنی لازم جه که صاحب تو چی بخوله پرنیا خاره ده بیشن مینا چایخانه که بی پرنیا خاره بین خو وکیل گل حوالا و جای تین ما اگر بیشن چایخانه تین نرگیله و ما نرگیله دان هنده گل هن حجوی نرگیله ناکن هنده جه تین بین نرگیله ام خو نرگیله نادانین یا ما جهرنش نه و چاو قهوه و نیسکافی و چه دوستا و همین نوعیت تمن دین دفمه يعني هي بتشي هي مازن
دان امر ما مصطفى تقاعد پیش مرگه تینا برید رین خوری و چای باد کنم هشیم بیش مدت کس نمونه نهایت وری و بس بهره بتر اف ما مصطفى تقاعدن پیش مرگنه ما مصطفى نوید کی میگو تیدا وید تقاعدن پیش مرگت قدیما تینا وری یعنی روزانه خود بورینن اطایف وری بچنام دبوتان منوهند اینم کیفن دو یعنی اختیار بود چای خانه یه تشتی خراب توتا بودن چای خانه بیار که دیوژن دبری دو هنده که قمار تیوت یر هنده که دیوژن دو مینا کم کانو چه تو ساعت تیوت یری نه شولت پیش گله چای خانه بتون نگرن بل امشین بیشین که اوتش نمایه جهت وی تشتیش خواستین و چای خانه بیار که بس جهت چای بخورده و يعني خود بيش مذهب او بشري بجوابك كيف صحتي ده او هيش دو سر دوري بري چونكو دوري بري دا چایخانه وقتی بود چایخانه يعني بيجي تشنده و قمارت یا آنجی تشنده و کمکانت یا شورت پیش که نه بگفت که مدل نمایه ما که توی قماری بیدل مال ها قماری کی نصر تلفن ها قماری کی چایخانه جهرنش نه به چای و خوب چای سیرا خود کی درسی که گری چه جهت چینه تو چه دف دکانه گرین یا خوری آنجی احراج که خودانه دکانه نه آنها راپور که آنجی برای چایخانه گرین خوری دیگر حواله خود چای و خوب ها طایواری چی هم کارما یعنی سر چایخانه ما بجا خاصه بس چایخانه خود کن كوين شهيد هات يا خام لندن ام قالك بعيال الشهيد هات جري داينا چون خرجتي هواله المردين ونبش النفر ما خرجتي هواله اللي يالنا ام ساعه 4 سبيده بريفت ام تشتاد دونين حتى ساعه 11 سبيده يعني اشم بج مدت به فريد بيجي از خورنگه هي تشتاد چایخانه جي فرقش یا مطعم يعني ذوق جديد دي چایخانه نخوري هذا قيمه خويانجي ما اصل شيء وصايتين تشتهميتين يبتشتا وغيره يعني نفر ما ولی هاتی وقت درگه هیتن امزان کد چه وقت آن دل چه خود چون نفر ما روزانه دیده دفمه گله جا اشمش مثلا گفت که راتبه پیش مرگی وقت دیده خودی گله کفرت نفرید بجن فلان کس دیده فلان عن امانت مقصدم امانت ببرگرین امانت گله تنفره حتی ویگو که نشاط دمیت که برید هاین ندی نفره حتی فلان کس دیده پخریت نیاز نم که بجن خلق دو که همیه کد نیاز ولا نباس خلق دو که دبره همی کس نفره بس ام دو که دا یعنی بحث دو که گین امانت دان نفره تن بند اینن یعنی ویرشتی مال خود دانن چه خانه و که مال حولاتیه چایخانه دیوان روشنبیران بویه و گلک جارا بزاوین سیاسی و روشنبیری لی درست بوینه. نمونه جی ایکتیا نیشتیمانیا کردستانه لسردست کومک روشنبیران لباجر دیمشق لچایخانه طولایتیله هاتیه دانانو بویه سرکشا شورشا کردی. اما کی چایخانه آنجی قهوه خانه بری تا نیاسیم قهوه خانه چون قهوه بری چای یاد ناف جواکی مدا آن جواکیت بری دا بری سادم قریشیان خرکی مکه مد شروع همون تروش نخار کومبیت کردن قهوه خانه پیش هنگی هکم چه تاریخی یهاتی ناف یا بربلاوی یهاتی مثلا اسطنبول هات دانان یهاتی الشامی مثلا دانان پیش هنگی یهاتی اروپا لیه کوان بین مبارکی بدی بگو که ما دیار کردیم گلک کیشت هنده چرا سکرن و گلک بلکو عند بابت هین سجل بابت هنده آخفنا سر بابت آبوری سر بابت مثلا ادبی سر کیشت جواکی هنده جنگ شکرن گلک شورش یا حکم بیشن بنيات ايوان اساسي الشيخانه جريش كابل الشيخانه طبقه نورمال حتى طبقه روشنبير مقول تقال جنجاشه تنكرن جنجاشه هزرت قرني هزره حتى هزرت ادبي شارتنا تشكرن هوزنا تشكرن ادبينم رولی خوی دیدی چه خانه دست به گلک شاعر دا آن ادیب دا دست به کوی دست به گل چه خانه بود قهوه خانه بود نل دفع ما بالکل نبل دفع تنی هر الولاد مثلا ولاد عربی بیا حتی چه ولاد اروپی خارج بیچاره بس هتره رواد چه خانه کوه مروت بیکارن
ادبيشونان جهد مثلا بلا بيت كيف شلونين بس حقت نوصل ان بين روج شي خانت رواج هيد الباجر يبلاد يمشد بن بالكم وتاجي نظرها تجوهرت جبري بوافكي او عقلية ما او وقت او عقلية هبو خلكي اف يو عقلية ساتي بنظرية ساتي اف جهه نيت رنيشنا نيت انا في مروه مثلا احتمال نشوي اوستي من اواسي اي بي تي في گرنگیا چایخانه دناوا جواکان دا بو بهنودانه و هفدیتن دوستانه بویا و چایخانه بویا اگر کنوبون لمالا یان جیلناف بازاری لسرین ریکا یان لجهن بازرگانی بیکار نمینیتو کسین بیکار و ماندی و حواندینه. شیناس قصدا حواله خوب کم پیش میوساد ما مال دفته بلکه اصل مالایی نه مرتاح بود. آن اول مالا من نه مرتاح بود. بخو کینه کنی صحبت اگه بکن هکم جایی وصابین ام پتر یکودت بستینه. نعنی پتر هم دشی ناقیم پتر بحث بابت کن بحث شولای کن دفت مبخو چایخانه باشترش ماله. وجا خدا نه چایخانه ال دیفیت میند مشتریوی همی خاصه. يعني شينا يتخرب نوع نبره مروبت باشته نبره بحث اسیج اب خود طبعا از خویس عجا خوش کسی نبینم همین جامعه شیگی باشترن گلک حوال جیمل چایخانه نیاسین يعني هندک حوالتین میگتی بو مثال از برادرک خو حوالین روزی که دو سه برخم و اوجی به حوالم يعني ما تنسیقات گلک و دو گله دای اگر روزانه المقابله گل به سلاوی که گدو و تنیاسی به برادره ده يعني اگر روز اگه نه نویره تلفن با خدا چایخانه کن ابروکس ناتی مویره با کیش حواله مهاتی ویره يعني صبر منو اتیلا دخسته ویره يعني اگه ته هزار شو لبن ده هر فرقت ویر رای ده سعیه که کی حواله تل ویره کی برادر تل ویره اگر بهشون جهمل ویره قهوه خانه خودان دیرو که کات کفنن بو یکم جار لسال 1530 لسردم عثمانیان هاتیه وکرن لباجر دمشق لسال 1554 لباجر استانبول جی هاتیه وکرنو یکم جار جی لأوروپا لسال 1508 لباجر بندقیه ایتالی قهوه خانه هاتیه وکرن لباجر دهوک جی چایخانه فایق لدست پیکا سال 1906 هاتیه وکرن بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامی بۆ هیواین کە هەمووتان خۆتان پارێزن لە نەخۆشی کۆرۆنا وەکەزانین لە ئێستادا حاڵەتەکە مەترسیدار بوون و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توشبوو زیاد دەکا ڕۆژ بە ڕۆژ ژمارەی مردووان زیاد دەکا بەداخەوە تکای ئێوەش خۆتان پارێزن بەرداوام ماسک و دەستکێش بەکار بهێنن و سارد مەبنەوە لە خۆپارێزی وەگەزانین کە لە سەرەتادا ئێمە کەرەنتینە کراین بەڵام لە ئێستادا ئێمە لە ماڵەکانمانین تکایە لەگەڵ توشبوون و هەستکردن بە نیشانەکان لە ماڵەکانتان بمێننەوە خۆتان کەرەنتینە بکەن و لەگەڵ خێزانەکانتان با تێکەڵاویتان نەمێنێ و باسیش لەوە بکەین کە کەمتر سەردانی نەخۆشخانەکان بکەن چونکە سەردانیکردنی نەخۆشخانەکان ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئێوە توشبووی ئەم نەخۆشیە بن و بەردەوام ماسک و دەستکێش بەکار بهێنن خەو و خواردنتان ڕێک بکەنەوە هەوڵ بدەن کە خۆراکی بەسوود بخۆن بۆ ئەوەی کە بە دوور بن لەم نەخۆشیە لە ئێستادا نەخۆشیەکە لە حاڵەتێکی مەترسیداردایەت کاتان لێکین لە ماڵەکانتان بمێننەوانێ و ئەگەر کارێکی زەڕورتان نەبوو مەچنە دەرەوە
لەوانەیە تا هەمومان بە دووربین لەم نەخۆشی و بتوانین بەیەکەوە ئەم نەخۆشیەتی بپەڕێنین. بەڵێ ئازیزانم ئێستاش فیچەرێکمان هەیە لەسەر پینەچی بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام ببین. من بناوي رحيم محمد عبد الله تقريبا 29 ساڵە ئەمە ئیشم و ئەم پیشەمە گوتوۆتە دەست و بژێوی ماڵم لەسەر ئەم حسابێ بە ساڵی نەوەیەکەوانێت تا تقریبا 2020 ئەمە ئیشمە. من لە ڕێی کوڕێکی برازام و بەناوی محەمەد حاجی برایم و ئەو فێری کردم لە ساڵی 91 ئیتر پیشەکەی ئەو لەوە پێشلای کوڕێک ئەلبەتی بوو شاگرد بوو فێری ئیشەکە بوو کە ساڵی 91 گەڕاین و لە ئینتیفاضەکەیە هاتینەوە شاری پێنجۆنی خۆشەویست. من لەگەڵ ئەو کوڕی برازام دەستمان کرد بە ئیشکردن تقریبا تاوەکوێ 96 خوا لە خۆشبوو حاجی برایم ئیبرام دوکانێکی کڕی لە هەیکەلەکە و چووە ئەوێ و جیا بووین و من لەسەر ئەو لە خوارەوە تا ئیسێ ئیشەکەمان ئەوەیە. بەڵام محەممەد لە هەیکەلەکە پیشەکەی گۆڕیوە بە ئەشیایی وشکە. ئێمە نەگوێت چەند برایەکە تا چەند خاڵۆزایك و ئامۆزایك و ئامۆزازایکشم ئەوە ئیشەکەیان بووە. یەکیان مەلا خەپووری ناوە، یەکیان ئەحمەی ناوە، یەکیان کاکپارستی ناوە، یەکیان حاجی ئیقباڵی ناوە، ئەوەش هەموو خاڵۆزا و پورزا و ئامۆزامن. وەڵی ئەم ئیشا وەخت کەوتووە وەخت هەیە مەسەلمای دابنین زۆر باشە. کاتی گرانیەکە خەڵک پێڵاوشتی چاکرد پارەی نەبوو پێڵاوی تازە بسێنێن کۆنەی چاکرد و ئێمەش ئیسیفادەمانەکرد و کابرای لە پێڵاوە دڕاوەکە کە بۆمان چاکرد ئیسیفادەی دەکرد. ئیشەکە ئیشێکی تر نییە ئەچی ئەکەی بە دوکانی وشکە کابرایەت مەسەلمن بای دەفتەرە من ئەشیا دابنێم کابرایەت بای 200 بای 300 ناریە بعد ئەڵە کاک ڕەحیم بین و سەسەری مانگ پارەکە دێمێ ئێتە ئەوە تا کە ئەیدات ئەگەر خۆش نەبوایە من 29 ساڵ تەمەن لەگەڵ شتێکا سەر بکە ینی بەڕاستی گاڵتەی پێ ناکرێت هەتا چاویشم ببینێ ئەو دەرزیە پێوەکەم من پیشەکەی خۆم دەرزیە بەرنادەم. من هەموو نوع پێڵاوێک چا ئەەکەم بزمانڕێژ تەقەڵکاری ناوکەف ئەم جارێ مثل بڵێن کابرا تاقمەکەی خراپ بووە تاقمەکەی بۆ چا ئەەکەم تاقمی مثل بڵێن کەڕشکۆف و ئەم شتانە قایشەکەی خراپ بووە ئەو جابەکان کە لە پێشەوە دایان ئەنا مەغزەنیان تێ کرد ئەوانەیشە دەستکاری ئەەکەم ئیتر خێمە چاک ئەەکەم کەمەکێک نەک زۆر. ئەم جارێ ئەو خێمەی بەردووکانەکان هەرێ دەستکاریانەکەم و ئاڵقە و حساباتی لێ ئەنێم و بۆ بەردووکانەکان. لەمە پێش خەڵک ئەهاد مەسن بڵێن پێڵاوەکانی ژێرەکەی کونی تێ ئەبوو کە کونی تێ ئەبوو ژێری عەلیداسی ئەهێنا بە تەقەڵ بۆمان لێمانە کردوانە ژێرەکەی خۆمان لێ کرد و بە تەقەڵ ئەو ژێرانەمان بۆ لێنا. وەڵی تا کەس بێتاقە نەبوو لێم بەڵام ڕۆژێک خوشکێکی بەڕێز هات وتی کاک ڕەحیم جووتێ پێڵاوم لێ داناوی کە بۆم بزمان ڕێشکەیت منیش وتم خوشکەی گیان کەی هێناوتاوتی وڵات تقریبا 3 مانگ بەلە ئیسێ منیش وتم بۆ خوادارە 3 مانگ بەلە ئیسێ ماڵتان لەکوێ زەحمە نەبێت وەڵاوای لەم شاریا و نالم پشتی ئەم سەرۆ منیش وتم دادە 3 مانگ جووتێ پێڵاو لای من چییە کات و شتی وایش نییە وتی بەخوا هێناومەوتم هەر هێناوتەوتی بەڵێ وتم حاج عمرێکمان لەدا بوو حاج عمەری مینەقاومی پێڵەن دوکانی پێڵاوی بوو وتم حاج عمەرگیان جووتێ پێڵاو بە بەو خوشکە وتی بۆ بیێمێ وتم من بۆ یەکڕم بۆم کڕی بە 25 ناری ئەو کاتە سیویسریەکە بوو وتی دە بۆشم بزمارەش کەوتم بەسەر چاو بۆشم بزمارەش کرد و دام بەدەستی و کردێ پێی و تی خوا حاپیس ئەرە وەڵا جووتێ تەقاڵکاریمان جووتە پێڵاومان تەقاڵکاریە کرد بە 5 ناری ئەو سەردەمە پارە کۆنەکە بوو بەڵام ئێستا
بزمان ڕێژێک و بزمان ڕێژیان تەقەڵکاریان ناوکەت بە 1500 نارەکە. بەڵێزانم لەگەڵتان بەردەوامین وەگەزانن کە ئێمە ڕۆژانە کۆمەڵە بڕگە و بابەتی جۆرا و جۆرتان بۆ ئامادەکەین لەنێو پرۆگرامی ئەمڕۆدا و بڕگە و بابەتەکانمان هەرجارۆ لەسەر بوارێک زانیاری ئەدەینە ئێوەی خۆشەویست. ئێمە ئێستا بڕگێکمان هەیە لەسەر دەستڕەنگینی خاتونێک کە بە ئەزمونەوە دەستڕەنگینە ڕۆژانە کۆمەڵێک کاری جوانی هەیە ئەم کارانە ئەنەخشێنێ و بێگومان ئەم کارانش کە ئەیکات سوودی بۆ ئێمە ئەبێت. ئێمە بڕگێکمان هەیە لەسەر دەستڕەنگینی ئەتوانین بێ کۆپینەری بین و ئەو کارانی کە ئینەخشێنە ئێمە لە ماڵەوە دووبارەی بکەینەوە با بێ کۆپینەری بین. سڵاوتان لێ بە بەیانیتان باش لە بەرنامەی دەستڕەنگینی ئەمڕۆ لەگەڵتانم کە ئەم شێوازی گوڵەیەخەیە دروستەکەین مۆدێلێکی تازەی ئەم ساڵە و پێویستمان بە چەند حەجمێکی موروو ئەبێت لەگەڵ بەردیان نقێم بۆ بەشی ناوەڕاستەکەی. اینجا بەم شێوازە لەگەڵم بم شێوازی چنینەکەیتان لەگەڵا بەش بکەم. بەم شێوازە بەردەوامە بین تاوەکو دەوری هەموو مورووەکە تەواو ئەکەین دەوری هەموو نقێمەکە بەم ڕیزە مورووە و بەم شێوازە ئەیچنین تاوەکو شێوەیەکی تون و تۆڵتری هەبێ و
پێویستمان بە چەند ڕەنگێک ئەبێت تو هەر ڕەنگێک کە پێویستە بوو حەزت لێ بوو بە چەند ڕەنگ دروستی هی ئەتوانی ڕەنگی موروەکان بگۆڕی. ئێستا من حەزم کرد بەم دوو ڕەنگە دروستی کەم. بەم شێوەیە ئەمەش ڕیزی کۆتاییمانە. من حەز ناکەم لەوە زیاتر گەورەتر بێت. ئەماکەم بە کۆتا ڕیز. پاشان کە ئەمە تەواو بوو جوان جوان تۆنیەکەین موروەکان گرێکی بۆ ئەکەین بۆی کۆتایی بە دەزوەکە بێنین و لێکینەوە بیبڕین. بەم شێوەیە اینجا بۆ ئەوەی ئێمایکین بە گوڵەیەخا پێویستە ئەم بەشی قماشە ببڕین ئەم فۆمە. پاشان دەرزی پێوە بکەین. تۆزێک قماشەکەی ئیزعاجە لە کاتی بڕینە. پێویستە ئاگاتان لە دەزۆکە بێت کە موروەکانتان پێچنیوە لەبەر ئەوەی دەزۆکە نەبڕێت نەچێتە بەردەم مەقەستەکە. دوێ ئیشەکەمان شل ئەبێتەوە. شوێنێ تاوکو پارچەکەی لێکینەوە. زیایەکانی هەمووی ئەبڕین جوان جوان نابێ هیچ پارچە قماشێکی زیایی پێوە بمێنێت. اینجا ئەم چەسپە بەکارەهێنین لەگەڵ ئەم دەرزیانە بۆ گوڵەیەخە بەکارێت. چەند حەجمێکی هەیە تو بەپێی ئیشەکەی خۆ گەور و بچووکەکەیان بەکارەهێنیت. بەم چەسپە ئەکەین بە قماشەکەەوە تر ئامادا بێت بۆ بەکارهێنان. بەس ئەم چەسپە تۆزێک ماوەی کێوێت تاوەکو وشکە بێتەوە بێ ئاگاو لێ بێت نەجوڵێت. تۆزێک ئەتوانین بەم شێوەیە بەدەست زەختی لێ بکەین تاوەکو شل نەبێتەوە بە جوانی چەسپەکە بیگرێت. لە دوای ئەمە ئیتر ئامادەی بۆ بەکارهێنان کە چەسپەکەی وشک بەوە. و من ئەم دانەیەم پێشتر ئامادە کردووە بە ڕەنگی جیاوازتر بەم شێوازە دەرەچێت. وەکو وتم ئەتوانین لەگەڵ جلی کوردی و لەگەڵ جلی مۆدەشا بەکاری بێنی. ئەگەر بتەوێ ئەم گوڵەیەخەی زیاتر کورداوەریانەتر بێ و زۆرتر بگونجێ لەگەڵ جلی کوردیا ئەتوانی لێرەوە بە زنجیر چەند لیرەیەکی پیا بێنیتە خوارەوە. ئەگەر لیرەش نەبێ یاخود چەند مەدالیایان هەر شێوازێکی تر بێ کە خۆ پێ و خۆشە و تاوا ئەمە ئامادەی بۆ بەکارهێنان دەستە. ئەمە ئەوەی پێشترە کە من دروستم کرد ئەمەش کە بەیەکەوە دروستمان کرد. هیوادارم بەدڵتان بوو بێ و لە ماڵەکانتانە دروستیکەن و سووتان لێبین بێت. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەرەکوتمان لە تەوەریەکەم سەرتاماندا باز لە پاراستنی ژینگاکەیم زین کە چۆن ژینگە بپارێزین ئایا لە ئێستادا ئاستی پیسبوونی ژینگە لە چه ئاستێکدایە و لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە کارگەکان پێویستە لەکوێی شاردا بن بۆ ئەوەی کە نەبنە هۆکاری پیسبوونی ژینگە و چۆن هەڵ و خاشاکەکان لەکتری جیا بکرێتەوە بۆ ئەوەی کە هەمیشە ژینگەمان بە پاکی بمێنێتەوە. هەر بۆم بەسەر ڕاستە و خۆلا سۆدەکانمان لە کەرکووکەوە بەڕێز عەبدوڵڵا میروەیس سەرۆکی ئەندازیارانی کشت و کاڵی کوردستان لقی کەرکووکمان لەگەڵایە. کاک عەبدوڵڵا سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. سەرەتا ئەمەوێت پێناسەیەک بۆ ژینگە بکەین و بزانین کە لە ئێستادا ئاستی پیسبوونی ژینگە لە چه ئاستێکدایە. بەیانی ئەوەی بەڕێز باش و بەیانی گەلی کوردستان باش پێناسەیەکی کورتی ژینگەکەین. ژینگە بە کورتی بریتیە لەو ناوەندەی کە ئاو و هەوا و خاک و ڕۆک و ئاژەڵەکان و زیندەوەرەکان لەو ناوەندەیە پێکەوە ژێن و بەردەوامی بە ژیانەدەن و کاریگەریشیان لەسەر یەکتر هەیە. بەڵێ کاک عەبدوڵڵا بزانم پاراستنی بەبەستمان لە چییە و چۆن ژینگە ئەپارێزرێت؟ بەڵێ پاراستن لێرە یعنی وەکو ضرورەتێک ینی پاراستنی ژینگە بۆ بەردەوامبوونی ژیان پێویستی بەوە هەیە کە
زیندەوەرەکان و نازیندەوەرەکان کاریگەریان لەسەر یەکتری تەوازنیشی پێ بدرێت هاوسەنگیش پێ بدرێت بۆی ببێتە هۆی بەردەوامی ژیان لێرە پاراستن وایە و ئەم زەرورەتە ئەم گرنگی پێدانە وای کردووە کە کۆمەڵی نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1970 کۆنگرێکی گرت لەژێر چاودێری ئەوانە بۆ پاراستنی ژینگە کە ئەو شەڵێ هەموو خاک یەکە ینی ئەرض واحدە هەموو شوێنەکان ئەبێ وەک یەک بێت لەبەرەوەی لەو کۆنگرەیە بڕیاردرا کە ساڵانە یادی ژینگە بکرێ بۆەوەی چەندەها وڵات نزیکەی 150 وڵات و ڕێکخراو کە گرنگی بدەن بە ژینگە و بۆ وشارکردنەوەی خەڵک و ینی دایمەن محاولە بکرێت خەڵکی وشار بکرێتەوە کە چۆن گرنگی بە ژینگە بدرێت و وردە وردە وا بکرێت کە ئەو پیسبوونەی ژینگە نێڵێت کە ئەو تەوازنە یعنی ئەو هاوسەنگیە تێک بدرێ بۆ ئەوی ژیان بەردەوام بێت. بەڵێ کاک عەبدوڵڵا باست لە هۆشیاری هاوڵاتیان کردمێ بزانم کە لە ئێستادا خەڵکی تا چەند هۆشیارە بەرامبەر بە پرسی پاکڕاگررتنی ژینگە تا چەند ڕۆشنبیری ئەویان هەیە لەلایەن خۆیانەوە هەریەکەیان ژینگە بپارێزن بۆ ئەوی کە لە پیسبوون بیپارێزن و هەمیشە ژینگەمان بپاکی بمێنێتەوە. بەڵێ وڵای ئێمە هاوڵاتیان هوشیاریان هەیە نەک بڵێن نیانە بەڵام بەداخەوە یان ئەوە بکرێت لە پرۆسەی خوێندنیشا گرنگی پێ بدرێت لە مزگەوتەکانیشەوە گرنگی پێ بدرێت ینی خەڵکی وشار بکرێتەوە کە چۆن بتوانێت ژینگە پیس نەکات چونکە پیسبوونی ژینگە لە نەتیجەی چالاکی مرۆڤەکانەوە وای لێ دێکە ئەو ژینگەیە پیس بێت ینی ڕۆژانە تۆ خەڵکە و پاشە ڕۆژتانە فڕێداتە دەرەوە واکە ئەو ژینگەیە پیس بێت تەنها ئەوەش نییە زۆر شتەیە کە بێتە هۆی ئەوەی کە ژینگە پیسکات یەکەم هەمووشی بەهۆی چالاکی مرۆڤەکانەوەی کەوای کردووە ژینگە پیس بێت یەکەم ئەوەی کە لە ڕێگەی پاشەڕۆ و فڕێدانی خۆراک و ئانەوە کە زیادە ڕەویە کرێت و فڕێدرێ لە شوێنی خۆیان فڕێ نادرێت ئەمانە بۆ خۆی پیسبوونی ژینگەیە دەنگە دەنگ و ئەوانە ژینگە پیسەکە ئۆتۆمبیلەکانمان کە بە شەقامەکانە تێپەڕن ئەمانە ژینگە پیسەکەن چالاکی سەربازەکان و پاشماوەی سەربازەکان ئەمانە ژینگەیان پیس کردووە کۆمپانیا گەورەکان و ئەوانەی کارگەکان و کۆمپانیای نەوت و ئەوانە ژینگەیان بە دەرەجێکی زۆر پیس کردووە لە بەرامبەر ئەمانەیە تۆ بێ شتێک بکەیت کە ژینگە پاک بکەیتەوە ئەمەش بە چیە بێت ینی پاکبوونی ژینگە یەکەم بە پاکڕاگررتنی شوێنەکانە بێت ئەوەش پێویستی بەوەیە هاوڵاتیان وشارێکی ئەوتویان هەبێت کە بزانن چۆن ماڵی خۆیان پاکەنەوە دەور و پشتیشیان پاکەنەوە بتوانن پاچکەنەوە لە هەمان کاتیشا ڕۆڵی دەوڵەتیش ئەوەیە کە بتوانێت فشارێکی زۆر بخاتە سەر کارگەکان کە لە دەرەوەی شار بن و ئەو کۆمپانیا گەورانەی بۆ نمونە لە کەرکووکا کۆمپانیای نەوتی باکوور هەیە کە ڕێژەیەکی زۆر غازی CO2 نایترۆژین و ئانە خاتە ژینگەوە کە بۆتە هۆی پیسبوونی ژینگەی کەرکووک بۆ نمونە کەرکووکمان هێنایەوە و هەروەها لە هەمان کاتە نەبوونی پانتایەکی سەوزایی کە ئەمەش بۆ خۆی وای کردووە نەتوانرێت ئۆکسجینی پێویست بەرهەم بێنرێت و نەبوونی دارستان ئەمانە وای کردووە بەڕاستی خەلەلێکی دروست کردووە لەم شارەیە. بەڵێ کاک عەبدوڵڵا بەڕێزت باست لە ڕۆڵی کارگەکان کرد لە پیسبوونی ژینگەدا بێگومان کارگەکان کاریگەریەکی زۆر خراپیان هەیە لەسەر پیسبوونی ژینگە و باستەوە کرد کە پێویستە لە دەروی شارەکان ئەم کارگانە هەبن بۆ ئەوەی کە ژینگە پیس نەبێت ئایا لە هەرێمی کوردستان چۆنە ئایا لە ئاستێکی ستانداردایە بۆ ئەوەی کە ئەم کارگانە لە دەروی شار دروست بکرێن و نەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە؟ ئێمە ئەگەر بێت و بەراوردێک بکەین لە نێوانی هەرێمی کوردستان و کەرکووک ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان زیاتر پابەندە بن بە پاراستنی ژینگەوە وشیاریش لەوێ وشیاری وای کردووە سیستەمەکە وای کردووە ڕەنگە وشیاری ئاستی وشیاری خەڵک بەرزتر بێ لەوێ بەهۆی ئەو کێشانەی کە لە شاری ئێمە لە کەرکووک هەیە ڕەنگە وای کردووە کاریگەری لەسەر ژینگەش کرد بێ لە کوردستانە لێت ناشارمەوە یان پانتایی سەوزایی باشترە لە کەرکووک لە کەرکووک بۆ نمونە ئەو پانتایە سەوزانەی کە لە کەرکووک هەیە ڕەنگە لە 5 تا 6 بێ
بەڵام لە سلێمانی بۆ نمونە ڕەنگە گەیشت بێتە 11% لە هەولێر زیاتر بێ بەڵام ستاندەری جیانی 15% مەقبولە. ئەتوانی بڵین لە ناو شاری هەولێر زیاترە پانتایی سەوزایی کە ئەمانەش کاریگەری باشی هەیە بۆ دروستکردنی ئۆکسسیژین. بۆ نمونە ینی دارێک تەنها دارێک یەک دارێکی بڵین کە دارێکمان لێدا ئەو دارە ینی ساڵانە 22 کیلۆگرام گازی CO2 بەکارێنێ بەرامبەرەوە ئۆکسسیژینمان پێدا فەمانایەوێت ئێمەش ئۆکسسیژین خۆشتان نەزانن کە ضرورەتە ینی بۆ هەناسەدان و بۆ بەردەوامی ژیان. ینی بۆەوەی هاوڵاتیانیش بزانن ینی 22 کیلۆگرام چەنێکە ڕەنگە هیچێک بڵێ 22 کیلۆگرام گازی CO2 چەنە ینی بوتڵێکی غاز ستاندارەکەی بێت 12 کیلۆ غازی شلی تیاابێ ینی ئەوەندەیە بۆی هاوڵاتێک بزانێت چەنێکە ساڵانە دارێک ئەوەنە گازی دۆمۆکسیدی کاربۆن وەرەگرێ بەرامبەرەوە ئۆکسسیژینمانەداتێ فەمانایەوە ئەبێ ئێمە لێرەوە بزانین کە چەند گرنگە زیادکردنی دارستان و پاراستنی بۆ زیادکردنی ڕێژەی ئۆکسسیژین و کەمکردنەوەی ئەو گازانەی کە زیانیان هەیە بۆ ژینگا وەکو دۆمۆکسیدی کاربۆن. بەڵێ کاک عەبدوڵڵا باسێک لە پاشماوە سەربازیەکان بکەین ئایا تا چەند بۆتە هۆکاری پیسبوونی ژینگە و لە هەرێمی کوردستانی تا چەند پاشماوە سەربازیەکانمان هۆکاری پیسبوونی ژینگەن؟ بەڵێ پاشماوەی سەربازیەکان بە حکمی ئەم وڵاتە کە سەرچاوی شەڕ بووە هەر لە شتاکانەوە 8 ساڵ شەڕی ئێران عێراق بووە و دواتریش شەڕی کوێیت و یعنی عێراق ئەتوانی بڵێن پێک هاتووە لە سەربازگەیشی گەورە ئەم هەموو تەقەمەنیانە لە ڕووی ژینگەوە زۆر کاریگەری خراپەیە تەنانەت ینی وەکووتمان پێشتر یەکێک لە پیسبوونی ژینگە بە دەنگ و ئەوانەیە بەڵام ئەمە هەر شێوەکەی بینینی ئەبێتە کاریگەریی خراپی هەیە لەسەر ژینگە بێجگەلەوە پانتایەکی داگیر کردووە لە زەوی کشت و کاڵی جوتیارەکان ڕەنگە نەتوان بگانە ئەو شوێنانە جگەلەوە ئەم پاشماوانە هەندێک جار مەوادی کیمیاویان لەگەڵایە ڕەنگە بەهۆی ئاوەڕۆ بچنە ناو ڕووبارەکانەوە نەتیجە خەڵکەکەش بیخواتەوە تەسیری خراپی هەبێ هەنێکی چێتە ژێر زەویەوە کاریگەری لەسەر ئاوی ژێر زەوی کردووە کاتێک کە تۆ بیریش بەکارێنی سەرەکەی ئەو پاشماوە سەربازیانە ڕەنگە مەوادی کیمیاوی تیابێت و زیانێکی زۆری هەبێ بۆتەوە ئەوەی کە هەنێک جار ئەم نەخۆشی بۆ نمونە نەخۆشی ئێستا سەرەتان لە وڵاتی ئێمە زۆری کردووە ڕەنگە کاریگەری زۆری کردبێتە سەرەوانش کە بۆتە هۆیەوەی کە ئەم نەخۆشیانە بەربڵاو بۆتەوە هەنێک جار هۆکارەکانیشی نازانرێت و ئەمانە هەمووی وای کردووە پاشماوەی سەربازیش بۆتە کێشەیەکی گەورە بۆمان بەرامبەر ئەوەشە هۆشیاری خەڵکیش بۆ ئەوەی لەناوبردننی دار و دارستان و ئەوانە و نەڕواندنی دار و دارستان و ڕۆک ئەوەش بۆ خۆی وای کردووە کە ئەم ژینگەیە گرنگجی پێ بدرێ بۆیە نەتەوەی گرتوەکان دێ هاتوۆتە سەر خەت ساڵانە ڕۆژێکیاندانەوە بۆ ڕۆژی ژینگە کە ئەوش لە 5-6 هەموو ساڵێکە یادیەکرێتەوە. ئەم یادکردنەوەیە بەڕاستی هەموو کاتێک ئیشارەتێکەدا بە خەڵک ینی هەوڵێکەدەن بە خەڵک بۆ لەگەڵ خەڵکا بۆی بتوانرێت خەڵک وریا بکرێتەوە ئاگدار بکرێتەوە لە ڕێگەی وڵاتانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە کە گەنیجی بدەن بە ژینگە. بۆ نمونە لە ساڵی 2015 دامەزراوەیەکی بەناو ئیلین ماک ئەرتەر کە ئەمە لە ساڵی 2015 ئەڵێ ساڵانە یعنی تاکو 2015 6 ملیار و 3 لەدەیە یعنی ئەوەندە تەن پاشماوەی نایلۆن ماوەتەوە ینی ئەوەی کە ماوەتەوە لە ینی ژینگە پیس بووە بەم مەوادە پلاستیکانە ئەم بلیۆن تەن هینا ینی ئەم بلیۆن تەن پاشماوەیە ئەڵێ بۆ ماوەی 500 ساڵ لە تەنها لە 90 شێبێتەوە دەیتر بزانێت چی کارە دەین هەر هیچ نەبێ ئەم مەوادانە بەکارێن کە بێتەوەی پیسبوونی ژینگە کە ئەمەش ئەمێنێتەوە تێکەڵ بە خاک و خۆڵە بێت و جارێتر ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر مرۆڤەکان لە ڕێگەی کشت و کاڵەوە لە ڕێگەی ئاوەوە کە پیسێکە ئەمە بۆ خۆی
ئەبێ چارەسەر بکرێت و حسابی بۆ بکرێت. بەڵێ کاک عەبدوڵڵا با باسێک لە پاشماوی خۆڵ و خاشاک بکەین. بزانین کە ئەمانە تا چەند ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە و پێویستە ئەم خۆڵ و خاشاکانە لەکوێ فڕێ بدرێت و چۆن لەناو ببرێت بۆ ئەوەی کە نەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە. بەڵێ خۆڵ و خاشاک لە هەموو دنیاە کە خۆڵ و خاشاک فڕێدرێ بەڕاستی هەر لە خوێندنگاکانەوە فێریانیان کردووە کە لە کاتی فڕێدانیشا جیاکرێتەوە، ینی کاغەز بەجیا، شوشە بەجیا، پاشماوی خواردن بەجیا. بەڵام لا ئێمە هەمووی تێکەڵەکرێ و فڕێدرێ، ئەمە خراپە بەڕاستی. ئەمە بێ ئەو هۆشیارێمان هەبێ کە بتوانین چۆن جیایکەینەوە. ئەمەش ڕۆڵی حکوومەتی زۆرتیایە بە وریاکردنەوە و بە کارکردن لەم بوارەیە هەموو خۆڵ و خاشاکان تێکەڵ نەکرێ و لەو شوێنانە فڕێدرێ کە پێوترێت تەمڕ سەحی، یعنی لەو شوێنانەیە کە شوێنی تایبەتی هەبێت لە دەرەوەی شار چاڵێکی گەورە کرێ و دواتر ئەمانە بانە درێت و ماوادی ترێکرێ بەسەرا، ڕەنگە هەنێ جار ئیسفادە لەو غازانەش بکرێت کە لە نتیجەی ئەم لە چاڵانە ئەنرێ ئەیکێتە ناو چاڵەوە. یەکەم لە ڕووی تەندروستیەوە تۆ جیات کردوتەوە و بۆی ڕیساکلینەوە ئەو شتانی کە دووبارە بێتەوە، مەسەن شوشە و نایلۆن و پلاستیکوانە تۆ توانی جارێتتر بەکاری بێنیتەوە و ئەوانەی تریش ینی تەمڕ سەحی بۆ بکەیت بۆی بتانی ینی بەڕاستی خۆ هەندێک پاشماوە هەیە تۆ توانی وەکو سەمات بەکاری بێنی، وەکو پەینی کشتتوکاڵی بەکاری بێنی. بەڵام ئەمانە هەمووی بەڕاستی کاریە بێ، بەرنامەیە بێ، ئەبێ ئیشی بۆ بکرێت هەروانیە بە ئاسانی. کاک عەبدوڵڵا تەنانەت ینی ئەمە بزانم کە ئەم پرۆژانی کە باست کرد هیچ کاریان بۆ کراوە بەتایبەت ڕیسایکلینی خۆڵ و خاشاک کە لە ئێستادا زۆر گرنگە. ئایا هیچ کاری بۆ کراوە بۆ ئەوەی کە بتوانرێت لە هەرێمی کوردستان وەکو وڵاتە پێشکەوتوەکان خۆڵ و خاشاک ڕیسایکلین بکرێت بۆ ئەوەی کە بتوانێت بە زووترین کات لەناو ببرێت ئەم خۆڵ و خاشاکانە؟ بەڵێ من وەکو بزانم تا ئێستا نەکراوە، بەڵام هەوڵێک هەیە کە بۆی بکرێت. ئەگەر بکرێت شتێکی زۆر باشە، ڕیساکلین بکرێت شتێکی زۆر باشە، چونکە تۆ لە پاشماوەکی زۆرە وەک لە سەرەتا ئیشارەتمان پێدا کە پاشماوەکی زۆری پلاستیک و نایلۆن کۆبێتەوە. بەڵام ئەگەر بێت و بەم ڕیسایکلینە ئێمە توانین سوودی لێبین وەکو مواد ئەوەلی ئەتوانین بەکاری بێنین بۆ پیشەسازەکان. یان ئێمە دوو جار ئیسفادەی لێکەین، یەکەم لە کۆڵمانە بێتەوە ئەم پاشەڕۆ پلاستیکانە، دومیش بەکارێنینەوە جارێکی تر فە دوو جار سوودی لێبینین. ینی وەک معلوماتی من تا ئێستا نەکراوە، بەڵام هەوڵێکەیە کە ئەو ڕیسایکلینە بکرێت لە سلێمانی و لە کەرکووکش تەمڕ سەحیەکمان هەیە. بەڵام بەڕاستی ئێمە من لێی لە هاوڵاتیانی شەکەم هەموو کاتێکە بینی بەداخەوە، ینی زۆر بەداخەوە کە لە ڕەنگە دوکانەکەی خۆی پاک باتەوە و پاشماوە و شتەکانی کە لە خۆی زیادە بیخاتە سەر شۆستەکە. بەڕێی منە بێ حکوومەت ئیجرایی چاکی هەبێ بە غەرامە ئەتوانێمە چاک بێتەوە و لە ڕێگەی مزگەوتەکانیشەوە وەکو وتم ئەبێ خەڵک فێری ئەوە بکرێت کە ئەمە گوناهە تۆ دوکان و شوێنەکەی خۆت پاکەیتەوە، ماڵەکەی خۆت پاکەیتەوە، پاشەڕۆکەت بکەیتە سەر جادەکە و لە شوێنەکە بەتاڵێکی ڕەنگە زیانی تەندروستی و زیانی بیئی هەبێت لەسەر ئەو شوێنانە. بەڵێ کاک عەبدوڵڵا بەڕێزت لە قسەکانت باست لە جۆری پیسبوونی ژینگە کرد، لە ناویشانە پیسبوون بەهۆی ئۆتۆمبیلەوە. ئەمە بزانم کە ئەم پیسبوونە تا چەند گرنگە و چۆن بتوانین کە لە ڕێگەی ئەوەی کە ئۆتۆمبیلەکانمان بەکارێنین نەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە و پێویستە چی بکرێت؟ بەڵێ یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە بەکارهێنانی ئۆتۆمبیلەکانمانە. ئۆتۆمبیلەکانمان ئێستا لە کوردستان خۆشبەختانە فەحسێکی ئەوە هەیە، هی ئۆتۆمبیلەکان هەیە، هی توندوتۆڵی هەیە کە ساڵانە ئۆتۆمبیلانە کە دووکەڵەکەن و ئەگزۆزەکانیان دووکەڵی لێ دەرەچێ ئەبێت چاکرێنەوە. بەڵام لە پارێزگاکانی خوارەوە لە کەرکووک بە خوارەوە ئەم فەحسە نییە. ئەمە شتێکی باشە. دووەم شتی تر بەداخەوە لە کوردستان و لە عێراقیشا هۆکاری گواستنەوەی گشتیمان کەمە، ینی ئەتوانین بڵێن نییە. فەر و پاسی گەورە لە بینی شارەکانە هەر کەسێک و ئۆتۆمبیلەکەی خۆی بەکارێنێ. ڕەنگە تۆ ببینی 10 کەس سەفەرێک بکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێک یان لە ناو شارە 10 ئۆتۆمبیل بەکارێنن کە ئەمە چەند ژینگە پیسەکە. بەڕاستی خۆی
ستاندەرێک شەیە ینی هەر ئۆتۆمبیلێک پێویستی بەوە بێت ینی ساڵانە هەر مرۆڤێک کە ئۆتۆمبیلەکەی خۆی بەکارێنێ بتوانێت حوت نەمان بنا ینی بۆ تەوازنی بۆ ڕاگررتنی هاوسەنگی ژینگە و دروستکردنی ئەو غازانێکی کاتە ژینگەوە بەرامبەر بەوە نەمام هەبێت کە بتوانێت ئەو غازانە پاکاتەوە ئۆکسسیژینمان باتێ لەبەرەوە هۆکاری یان یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە لە کوردستان و لە عێراقان نەبوونی گواستنەوەی گشتیە بەڕاستی ئەمە خەلەلێکی گەورەیە پێویستەکە کە ئێمە هێڵی شەمەندە فەرمان هەبێ هێڵی میترۆمان هەبێ بۆی خەڵک زۆر ئۆتۆمبیل و شتی خۆی بەکارێنێ کەمتر ژینگە پیسکە چونکە نەتیجەی ئەم پیسبوونە کاریگەری لەسەر هەمووان هەیە و ڕەنگە زۆربەی ئەم نەخۆشیانێکی ئێستا وەکو ئەبینین هەمومان ڕۆژانە سەرەتان لە وڵاتە چەند زۆر بۆ هۆکارەکانیشی کەس نازانێت هۆی چیە. بەڵێ کاک عەبدوڵڵا و چارەسەرێک بێگومان زیادکردنی ڕووبەری سەوزایی چارەسەرە بۆ پیسبوونی ژینگە ئەمە بزانم کە لە کوردستان ئایا ئاستی ڕووبەری سەوزایی لە ئاستێکی پێویستدا و چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی زیاد بکرێت تا بێتە هۆکاری ئەوەی کە چارەسەری پیسبوونی ژینگە بکات. بەڵێ لە کوردستانە وەک ئیشارەتمان پێبدا ینی لە ناو شاری هەولێرە ڕێژەی سەوزایی ئەتوانی بڵێن لە سەتا گەیشتۆتە لە سەتا 16 لە سلێمانی لە سەتا 11 ینی ئەمە باشە ئاستێکی باشە لە چاو پارێزگاکانی خوارەوە لە چاو کەرکووکەوە بەڵام ئێمە هیوامان وایە زۆرتر بێت ینی بتوانێت ئاستێکی ڕۆشنبیری وامان هەبێ خەڵکیش بتوانێت ینی ساڵانە کۆمەڵێک نەمام لێبدا بەڕاستی چونکە نەمام لێدان بۆ خۆی مانای بەردەوامی ژیانە مانایەوەی کە تۆ ینی هەر مرۆڤێک سێرەکەی دەرەچێتە دەرەوەی شار ئەڵێ جەوێک بگۆڕم هەر خۆشمانوە ڕاتوین جەوێک بگۆڕین لەوێ لەبەرەوەی کە ڕێژەی ئۆکسسیژین زۆرە لە دەرەوە هەستەکەی نەوعی ڕاحەتێکی نەفسی دێتە جانتەوە ینی هەستەکەی لەوێ مرتاحتری بۆچی لەبەرەوەی ڕێژەی ئۆکسسیژینی زۆرترە وەک لە ناو شارەکان هەستەکەی لێوە زیاتر مرتاحی بۆیە پێویستەکە تۆ بەردەوام زیادیکەی یانیەوە نەبێ ڕانەوەسی لە خاڵێکا ڕاوەسی بەڕاستی زۆر بەداخیشەوە ینی هەر لەوەی کە لە ساڵی 2020 لە ڕۆژی ژینگە ئەوە ڕێکخراوێک بڵاوی کردەوە کە ساڵانە 420 ملیۆن هکتار باغات ینی دار لە ناوەچێ ینی ئەوەندە مەساحە دار و دارستان لە ناوەچێ بەهۆی بەکارهێنانی بۆ سوتانن هەنێکی بەکارهێنێت بۆ زیادکردنی ڕووبەری کشتتوکاڵی تیاکرێ هەنێکی بەهۆی کارەساتی سروشتیەوە لە ناوەچێ هەنێکیان بە عەمدیە سوتێنرێت وا ئەم ڕێکراوە ینی ئیشارەتێکی داوە کە خەتەرێکەیە لەسەر ژینگە کە دار و دارستانیش کەم بۆ مانایەوەی تۆ ژینگە ڕوبەڕووی کارەساتە بێتەوە و هەر ئەو ڕێکراوە شەڵێ ساڵانە 10 ملیۆن هکتار دارستان نامێنێ ئیتر بە هۆکاری جیاجیا نامێنێ کەمەش بۆ خۆی کارەساتە. بەڵێ کاک عەبدوڵڵا بابەسێک لە ئاستی هۆشیاری هاوڵاتیان بکەین ئەمێ بزانم کە چی کرا بۆ ئەوەی کە ئاستی هۆشیاری هاوڵاتیان بەرز بکرێتەوە تاوەکو هەمووان لە خەمی ژینگەدا بین لەمان کاتیشدا باسێک لەوە بکەین کە ڕێنمایەکان تا چەند لە ئاستی پێویستدان خزمەتگوزاریەکانی پاراستنی ژینگە تا چەند لە ئاستی پێویستدان بۆیە هەمووان بەیەکەوە خەمی پاراستنی ژینگەمان هەبێت. بەڵێ یەکەم بەڕای من لە خوێندنگاکانەوە لە باخچەی ساوایانەوە ئەبێ مناڵەکانمان فێرکەین کە چۆن ژینگەیان خۆش بێت ئەمە خاڵی یەکەم دووەم لە ڕێگەی منبەری ئاینەکانەوە کە خەڵک وشارکەینەوە کە چەند تۆ شوێنی خۆت و دوکانی خۆت و ماڵی خۆتت خۆشەوێ ئەبێ جادە و شۆستەکانیشت خۆش بێ بەداخەوە من لە زۆر شوێنەوە ڕەتە بم لە کەرکووک کابینم سێرکەی کابرا کاتی نوێژ دێت دوکانەکەی داخاو ڕەنگە بەرماڵەکەی دانات و نوێژ بکاوانە هەر ئەو پیاوەژە بینی کە دوکانەکەی لە کاتی ئێوارەیە پیس و خۆڵ و خاشاکەیە با کاتە سەر شۆستەکە باشە ئەگەر بێت و بڵین حکوومەت من با زیاتر ڕەنگە باسی کەرکووک بکەم لە سلێمانی من وەکو بینیمە ئەو شتانە زۆر باشترە لە کەرکووک بەڵام لێرە خزمەتگوزاری پاکردنەوە زۆر خراپە ینی هەڵی ناگرن بەڵام هاوڵاتی خۆی توانێ ئەمە بکە ئەیتوانێت چۆن پاشەڕۆ
دوکانەکەی پاکاتەوە ماڵەکەی پاکاتەوە بیکاتە ناو تۆمبیلەکەیەوە بیبا لە شوێنێکە فڕێدا نێکاتە سەر جادەکە ئەمە توانێ بکە ڕەنگە بە 20 دوکاندار بتوانن ڕۆژی 1000 دینارێک کە مانگی 30,000 دینارەکە کە ڕەنگە تەسیر نەکە 4 کیلۆ شت بفرۆشە ئیسفادە لەوە بکە بتوانێت ئەمە بکە هەر خۆیان پاچکەنەوە بەڵام بەداخەوە ینی هەندێک خەڵکەیە ئاینەکەشی وا وەرگرتووە تەنها بریتی بێ لە نوێژکردن و کردەوەکانیان دیار نییە ئەمە بەڕاستی ئەمە کارە ساتە ینی تۆ ئەو بکەی بەڕای من ینی پاکردنەوەی سەر شۆستەکە و لە ئەستۆگرتنی پاکردنەوەکەی بۆ خۆی کارێکی خێرە ڕەنگە خوای گەورەش پاداشتێکی باشی بداتەوە بە تەکید چونکە بێتەوە ئەوەی کە تۆ نێڵی هیچ نەبێت نەخۆشی بڵاوێتەوە هیچ نەبێت شێوەی شارەکە ناشرین نەبێت کە ئەمەش پیسبوونی ژنگەیە ئەمە هۆیە کۆی تریشەوە ینی کارێکی تریش کە بتوانین بیکەین بەڵام لە ڕێگەی حکوومەتەوە لە ڕێگەی غەراماتەوە چونکە غەرامە کە تۆ غەرامە دروست کرد بەڕاستی کەس ناتوانێت شت فڕێدا لە هەموو ئەوروپاش هەروایە ئەگەر بێت و غەرامە نەبێ خەڵکی التیزام ناکە تۆ کە هیچ پێش دوکانەکەی پیس کرد غەرامەیەکی بۆ بنووسە با 2000 3000 4000 دواتر ئەبێتەوەی کە خوی پێوەگرێ شت فڕێنادا پاکوتە میسە بێ ڕەنگە لە تۆمبیلەکەشەوە شت فڕێنادا بەداخەوە نێکاتە بینی بەڵێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز عەبدوڵڵا میروەیس سەرۆکی ئەندازیارانی کوشت و کاڵی کوردستان لقی کەرکووک کابەشەیەکی ڕاستەوخۆ لە ئاستۆدەکانمان لە کەرکووکۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزان ئێستاش فیچەرێکمان هەیە لەسەر پاراستنی ژینگە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوامین. من ژینگە پارێزم هەمووان منە ناسن بەڵام کەس تا ئێستا شتێکی دەربارەی من نەنووسیوە شاعران و نووسەران دەربارەی گوڵ و دار و درەخت دەربارەی جۆگە ئاوەکان تافگە و شینایەکان شیعریان نووسیوە بەڵام گەرکەمێ ورد سەرنج بن ئەتوانن لە ناو دار و درەخت و باخچەکانە لە کەنار و جۆگە ئاو و شەقام و شۆستەکانە بمبینن لەوانەیە حەقی خۆیان بێت تا ئێستا شیعرێکیان لەسەر نەنووسیوە آخر چی ئامادەیە قەسیدەیەکی جوان بۆ زبڵەکان بڵێ بە پارچە پەخشانێکی ناسک باسی خۆڵ عەمەلەکان بکە بەڵام خۆ من زبڵ نیم من زبڵ ڕێژم من ژینگە پیسکەر نیم ژینگە پارێزم ژینگە پارێز واتە ئەو کەسێک کە چڵک و پیسی پاک کاتەوە کەواتە هەموو خەڵکی ژینگە پارێزن هەر لە داراوە تانەدار دەوڵەمەند یا هەژار لە ژیاندا شتێک پاکەنەوە بۆ نمونە هەموو کەس ڕۆژانە دەست و دەم و چاوە شوا و پاکیەکاتەوە قاپ و جل و بەرگ و سفرە و ناوماڵەکانیان پاکەنەوە پزیشکێکی دەمودان کە دانەکرم خواردوەکانی خەڵک هەڵدەکێشێ و ددانەکانیان پاکاتەوە فێرکارێک کە گەت گەردی نەزانی لە مێشکی مناڵێک بەزانین دەرەکە کەواتە جیاوازی چییە؟ هەرێکێک لە ئێمە پیسیەک پاکەینەوە پاکشکەرەوەکان پایە بەرزن جێگای ڕێزن ئەگەرچی خەڵکی تەنها خۆیان و ماڵەکانیان پاکەنەوە من لەوان زیاتر کۆڵان و شەقامەکانی شاریش خاوێنەکەمەوە ئایا کەسێک تەنها کارەکانی خۆی ئەنجامەیە ئەو کەسە بەرز و پایەدارە یان ئەو کەسەی کە کاری کەسانی تریش ئەنجامەیە کە خەڵکی تر چەند ڕۆژێک کار نەکەن زبڵێکی کەمترە کەوێتەوە بەڵام من ئەگەر چەند ڕۆژێک دیار نەبم ژیانی خەڵکی بە زبڵدا پۆشرێ من نازانم ئەگەر کارەکان لە ڕێی سوودەکانیانەوە نرخیان هەبێ کاری چ کەسێک لە کاری ژینگە پارێز بەسوودترە کاری کەسێک بە نرخترە کە هەموو شتەیەکە بە زبڵ و شەقام و کۆڵانەکانی لێپڕەکە یان کاری ئەو کەسێک کە دێ شەقام و کۆڵانەکان لەو زبڵانە خاوێنەکاتەوە من نازانم
کەسێک باشەکە کاری خەڵک ئاڵۆزەکە یان کەسێک کە کاری خەڵک ئاسانەکە. خوێندەوارەکان کتێب و پەڕە نووسراوەکانیانەکەن بە زبڵ و منیش کۆیانەکەمە و دووبارەیان کەمەوە بە کتێب و دەفتەر. من پاییزان گەڵاڕا ماڵم و زستانانیش بەفر، هاوینانیش دەشۆمەوە و بن باخچەکان خاوێنەکەمەوە بۆ ئەوەی هەمیشە بەهاریان بێ. من ژینگە پارێزم، من و ئاو و خۆرە تاو با هاوڵی یەکترین، هەمومان ژینگە پارێزین. بەڵام نازانم بۆچی هەندێک کەس خۆیان لە ئێمە لە لابە نرخترە و ئێمە لە خوار خۆیانەوە بینن. من ژینگە پارێزم، ئەگەر لە نیوەی شەوە یا لە تاریکی و لێڵی بەری بەیانیە نیشانەیەکی هات و چۆتان بینی کاجوڵایەوە، ئەوە منم. بەرگی تایبەتی کارکردنم لەبەرایە و خەریکی خاوێنکردنەوەم. من هەموو ڕۆژێک ئەچمە بەردەرگای ماڵان و زبڵەکان کۆکەمەوە، خۆزگام توانی دڵی خەڵکیش بشۆم و گسکم لە زبڵەکانی ناو ناخیان باە، بۆ ئەوەی خۆیان لە کەس بە گەورەتر نەزانن. ئەو کەسانی کە خۆیان لە خەڵکی بە گەورەتر زانن وە چیسە زبڵێک دێنە بەرچاوم، بەس چییە ئەوەیە بەڕێیا ڕۆن. ئەو جۆرە کەسانی کە خۆیان لە خەڵکی بە زیاترە زانن هیچ نین، تەنها کارخانی بەرهەمهێنانی زەبڵن. ئەو جۆرە کەسانی کە لە چاوتروکانێکا باخچەیەکی سەوز، ئاوێکی خاوێن، گوڵێکی جوان، میوەیەکی تازەگەی و نانێکی گەرم ئەکەنە زەبڵ. ئەترسم ڕۆژێ بێ گۆی زەوی وەکو چیسە زبڵێکی مەزنی لێبێ، ئەو سایتر من هیچم لەدەست نایەت. ئەگەر ئەو ڕۆژە بێ ئەوسا بێژینگە پارێزێک لە مەریخەوە بە کەشتیەکی خۆڵ ڕێژی گەردوونیەوە بێ و گۆی زەوی هەڵگرێ و بیبا و فڕی باتە ناو کوورەکانی خۆرەوە. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامی هەرۆکوتمان لە تەوەری دووەم و کۆتاییماندا باس لەوە دەکەین کە تا چەند تەکنۆلۆژیا کاریگەری هەیە لەسەر بواری ڕاگەیاندن و ئایا هیچ یاسایەک هەیە بۆ ئەو کەناڵانی ڕاگەیاندن کە پەیجیان هەیە و ئەکاونتی تایبەت بە خۆیانیان هەیە بۆ ئەوەی کە هەواڵەکان بە شێوەیەکی فەرمی و ڕاست بڵاو بکەنەوە. لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە یاساکان چین و تا چەند جێبەجێکراون. هەر بۆ مەبەستەش دکتۆر شێرکۆ جەبار مامۆستای ڕاگەیاندن و پسپۆڕی بواری ڕاگەیاندنمان لەلا میوانە. دکتۆر گیان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت. بەیانیتان باش. سپاس دەکەم بەخێر هاتی. سپاس دەکەم. دکتۆر گیان با سەرەتا پێناسێک بۆ ڕاگەیاندن بکەین، بزانین ڕاگەیاندن چییە؟ بەڵێ دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرە. سپاس دەکەم. ئەکرێت قسەکردن لەسەر پەیوەندی نێوان تەکنەلۆجیا و ڕاگەیاندن بابەت و کات زۆر هەڵگرێت، ئەوەی بکرێ بە پێی توانین هەندێک لایەنی شاراوە ڕوونەکەینەوە، هەم بۆ بینەران هەم بۆ خاوەنددارەتی کەناڵەکانی ڕاگەیاندن و بە تایبەتی میدیاکارانیش. ئەگەر ڕاگەیاندن لە پێناسەیەکی سادەیە ڕوون بکەینەوە، ئەتوانین بڵین گەیاندنی کۆی زانیاریە، زانیاری بە هەموو شکڵ و شێوە و قاڵب و شێوازەکانی، ئیترەگەر لە قاڵبی هەواڵا بێ یان بەرنامەیە بێ یان هەر خزمەت گوزاریەکە بێ، ئیتر خزمەت گوزارەکە لە قاڵبی ڕۆژنامەی وەرەقی بێ، کاغزی بێ، یان لە بیستن و بینیم بێ یان بیستن بێت. باشە لە ڕێگای ئامرازێکی ڕاگەیاندن ئەگەیەندرێت بە جەماوەریان وەرگر یان کە پێوترێت متەلەقی، یعنی لە ڕێگای ڕۆژنامەیان تەلەڤیزۆن یان ڕادیۆیان ئەنتەرنێت یان هەر هۆیەکی ڕاگەیاندن بە مەبەستی چی؟ بە مەبەستی زیاتر بە معریفەکردنی با بڵین تاک و پەروەردەکردن و خۆڕۆشنبیرکردن و ئاگابوون لە تەواوی ڕووداوەکانی دەوروبەر. ئەمە تەنها ئەوە نییە کە بڵین زانیاری ئەدات، بەڵکو ئەوەیە کاریگەریش دروستکە لەسەر ئاستی کەلتوری کۆمەلگا بە شێوەیەکی گشتی. ئەمە پێنازەیەکی سادەی ڕاگەیاندن
بۆکەوەی باست کرد. بەڵێ دکتۆر با باسێک لەوە بکەین ئەم پێناسەیە ئەکاونتە تایبەتەکانیش ئەگرێتەوە یاخودنا. بەڵێ ئەکاونتی تایبەت ئەتوانین بڵێن تەکنەلۆجیایەکی نوێی بواری زانیاری گەیاندنە لە پرۆسەی گەیاندن. ئەکاونت یان پیجی شخصی یان هاوشێوەکانی ئەوەی کە لە دەرهاوی شتەی پێشکەوتنی میدیای نوێ بەرپابوو لە ماوەی ئەم 15 ئەتوانین بڵین 20 ساڵی پێشوو بە شێوەیەکی گشتی ناتوانین ئەمانە بە شێوەیەکی فەرمی بڵین ئەچێتە قاڵبی ناوەڕۆکی میدیایی، ناچێتە قاڵبی ئەوەی کە ئەمە ڕۆژنامە نووس لی بەرپرسە، ناچێتە قاڵبی ئەوەی کە بڵین ئەمە دەستگایەکی میدیایی خاوەنددارەتی ئەکە. ئەتوانین بڵین وەک ئەو مستەڵەحە نوێی کە پەیدا بوو لەو ئاخیرانە لەلایەن توێژەرانی بواری کۆمنیکیشن و گەیاندن ناونراوە سیتیزن جۆرناڵست یان ڕۆژنامەگەری هاوڵاتی، یعنی هاوڵاتیەک شخصێک کەسێک کە پیشەمان ڕۆژنامە نووس نییە، پیشەمان میدیاکار نییە، لە ڕێگای ئەم پێشکەوتنە تەکنەلۆجیایی کە بەرپابووە لەم چەند ساڵی دوایی کە هەموو تاکێک هەموو کەسێک بە جیاوازی ئاستی خوێنەواری ئەتوانێت ببێ بە خاوەنی دەستگایەکی میدیایی بەو شێوازەی کە هەیە، نەک بەم شێوازت دەستگا میدیایی کە ئێمە ئێستا دانیشتوین لە کەناڵێک ناوی گەلی کوردستانە. ئەو شێوازەی کە باسمان کرد بەڕێزت باست کرد ئەکاونتێک لە پیجێکی سۆشیال میدیا بۆ نمونە یان پیجێک لە هیچێک لە ئامرازەکانی سۆشیال میدیا ئەتوانێ پەیامی خۆی بگەیەنێت جا ئەم پەیامە ئایا پەیامی ڕاگەیاندنە نەخێر پەیامی ڕاگەیاندن زۆر جیاوازە لەگەڵ ئەو پەیامە یان لەگەڵ ئەو ناوەڕۆکەی کە هاوڵاتیەکی ئاسایی لە پیجێک یان لە ئەکاونتێکی تایبەتی خۆی ئەیگەێنێت چونکە هەر یەکێک لەوانە مواسەفات و بنەما و ئوسوسی خۆی هەیە ئیترجا ئەگەر چ وێ نەبێ یان ئەگەر چ دەقی نووسراو بێ یان ئەگەر ئۆدیۆ فایلێک بێت یان ئەگەر سەوت بێ مەبەستم. دکتۆر باست لەوە کرد ئەوانەی کە ڕۆژنامە نووس نین ئەم ئەو کەسانەی کە بەناو ڕۆژنامە نووس نین و بەڵام ڕۆژانە ئابینی خەریکی بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستن و لە پیجەکان بەردەوام بڵێن بابەتی بڵاو کراوەیان هەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر بواری ڕۆژنامە نووسی تا چەند کاریگەری هەیە لەسەر بواری ڕاگەاندن و بە ئاقارێکی خراپی ئاباد. بەڵێ جا ئەمە ئەو تەحەدایە ئەو ئاڵنکاریەیە کە وەکو ئەوەترێت کە ڕوبەڕووی میدیاکار و دەستگاکانی میدیا ئەبنەوە خاوەنددارەتی دەستگاکانی میدیا یان با بە شێوەیەکی ڕوونترم بڵێن میدیای تەقلیدی میدیای کۆنەباوە میدیای تەقلیدی مە بەسمانەوە نییە کە تەقلیدە و ئیش و کاری نەماوە یعنی ئەو میدیایی کە سونەتیە وەکو کەناڵێکی فەزایی وەکو کەناڵێکی ناوخۆی تەلەڤیزیۆنی وەکو موئەسەسەیەکی ڕادیۆیی وەکو ڕۆژنامەیەک هەر دامەزراوەیە کە بە ناونیشانێک و ئەوەی معنەوی هەیە کە ئەمە پێڵێن میدیای تەقلیدی. بەڵام وەکو باسم کرد پێشکەوتنی تەکنەلۆجیا ئێستاکە وای کردووە پرسیارێک دێتە پێشەوە پرسیارێکە لە توێژەرانی بواری ڕاگەیاندن و کۆمنیکیشن ئەیکەن ئەڵێن ئایا تەکنۆلۆژیا مێدیا بەڕێوە بە یان ئەمە مێدیایە تەکنۆلۆژیا بەڕێوە بە چۆن ئەڵێ ینی معادلەیەکی ئاڵۆزە پێشکەوتنی تەکنۆلۆژیا وای کردووە ئەمڕۆ یعنی پێشکەوتنە زۆر بە پەلەو خێراکان یعنی ئەم پێشکەوتنە ئەوە نییە لە ئاستێک لە حەدێک بۆستێ نەفەسێکمان پێ بدە تا ماوەیەک بۆی بزانین چی نوێتر هەیە ئەمەنە خێران ئەم تەکنۆلۆژیایە ئەمەنە خێرایە ئەمەنە زوو پەرە ئەسێنێەوە ئەکات کە جۆرێک لە گومان جۆرێک لە دڵە ڕاوچەی لا میدیاکار دروست کردووە کە ناتوانێت وەک ئەڵێ مواکەبەی ڕووداوەکانی ڕۆژانە بکە مواکەبەی تەقەنیات تەکنۆلۆژیای گەیاندن بکات کە چی باشە بەکاری بێنێ بۆ مەجای ڕاگەیاندن وەزیفە ئەساسیەکە و چی ئەوەیە کە چۆنەڵێ نەرێنیە باش نییە کە بەکار نەهێنرێت قسەکەمان لەسەر ئەوە بوو کە ئێمە پیج و ئەکاونتی تایبەتی شخصە ئەمڕۆ زۆر لە کۆمەڵگاکان نەک هەر ئێمە کۆمەڵگای کوردی ئەتوانین بڵین بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کۆمەڵگەیانی کە پێوترێت کۆمەڵگای پەرە ئەستێن وڵاتانی جیهانی سێم
تووشی ئیشکالیاتی زۆر کۆمەڵایەتی یاسایی بوون تووشی کۆمەڵێک دیاردەی نامۆ کۆمەڵایەتی خراپ بوون بەهۆی بە خراپ بەکارهێنانی سوۆسیال میدیا بە خراپ بەکارهێنانی پیج و ئەم ئەکاونتانی کە ئێستاکە هاوڵاتیەکی ئاسایی ئەتوانێت بەکاری بێنێ بۆ لەبەر ئەوەی ناوەڕۆکی ئەم پیج و ئەکاونتانە ئیتر وەکو باسم کرد لە شێوازی ئەگەر وێنە بێ یان ئەگەر لە شێوازی دەنگ بێ ئەگەر لە شێوازی نووسین بێ هیچ بنەما و سوسێکی مقاوماتی ڕۆژنامەگەریتیانە هیچ بنەما و ئەساسێکی بەهای پیشەی ڕۆژنامەگەریتیانە ئەمە ئەوەیە جیامان ئەکاتەوە جەنابەت وەکو میدیاکارێک جیا ئەکاتەوە لە کەسێک کە لە ماڵەوە پیجێکی هەیە بەرنمەیەک ئەتوانێت بەرهەمیکە یعنی تەماشاکە ئەو کەسە ئاسایە بە حکمی ئەم پێشکەوتنی تەکنەلۆژیایی کە باسمان کرد هەڕێک وەکو ئەم دەستگایە ئەتوانێت بابەتێک بەرهەم بهێنێت چی وەکو وێنەگرتن چی وەکو تێکس و دەقێک کە خۆی ئەینووسێ چی وەکو ئەوەی کە پەخشیشی ئەکا ینی کێشەکەمان ئەوەیە کە ئیساکە ئەچی ناو تەفاسیلی وردەوە چۆن پەخشی ئەکا بە حکمی ئەو ئەپلیکیشنە نوێیانەی کە ئەمڕۆ کۆمپانیا زەبەلاحەکان فەرهەمیان کردووە بۆ سمارتفۆن ئەی تۆ هیچێک لە ڕێگای سمارتفۆنێکەوە ئەتوانێت لایڤی دیاردەیەک لایڤێک کە خۆی بێوێت پەخشیکە هەموو خەڵک بیبینێت. دکتۆر بەداخەوە لە ئێستا زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندن لەجێ ئەوەی کە خۆیان کار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەن ئەبینیت ئەکەونە ژێر فشاری بڵین بۆ نمونە ئەو هەوڵانی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو ئەکرێتەوە لەجێ ئەوەی ئەوان کار بکەنە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو هەواڵانی کە بڵاو ئەکرێتەوە وەکو ڕاگەیاندنەکان بڵاوکەرەوە ئەمان شوێن هەواڵەکانی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەون ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر بواری ڕاگەیاندن زۆر لەگەڵ ڕێزم بۆ زۆربەی ئەو دامەزراوە مێدیانەی هەیە ئیتر ئەگەر لە هەرچ بوارێکا بێت بیستن و بینیم بێ یان ئەگەر کاخزی بێت چاپەمەنیەوانە بداخۆ نەیانتوانیوە هاوشان لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیایە ڕێبکەن ئەمە یەکێک لە کێشەکانە لەبەر ئەوەی کە نەیانتوانیوە مواکەبە بکەن یان هاوشانی تەکنەلۆژیای نوێ بەردەوامی بە ئەرکی میدیایی خۆیان بن ناچار پەنا ئەبەن بە شێوەیەکی خراپ بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ وەکەوەی بەڕێزت باست کرد مێدیا یان دامەزراوەکانی مێدیا تەقلیدیەکان کۆنەباوەکان کاتێک کە ناتوانێت باش لەگەڵ تەکنۆلۆژیای نوێ هەڵ بکە ناچار پەنا باتە بەر پیج و ئەکاونتی تایبەت بە کەناڵەکەی خۆی بۆی بتوانێت ئەو بۆشایە پڕکاتەوە بۆی بتوانێت پێشبڕکێ و کێبڕکێ بکە لەگەڵ ئەو هاوڵاتیە لەگەڵ ئەو کەسە بەکارهێنەرەی کە ئەمڕۆ زۆرترین بینەری هەیە زۆرترین خوێنەری هەیە بڵاوکردنەوەی ئەم هەواڵە ناڕاستانە نەبێتە هۆکاری ئەوەی کە متمانەی کەناڵەکانی ڕاگەیاندن بخاتە ژێر پرسیارەوە جا من ویستم ئەمە قسەکە ئەلەوێەوە ئێستاکە دەرەنجا بە خراپەکانی یەتە پێشەوە نەتیجەی بە خراپ بەکارهێنانی ئەم شێوازە سوۆسیال میدیا لەلایەن کەناڵە فەرمیەکانەوە جۆرێک لە فەیک نیوز هەواڵی درۆ دروستە بێ جۆرێک لە چاوەشەکاری میدیای دروستە بێ جۆرێک لە ساختەکاری وێنە بۆ کەسایەتیەکان بۆ کەسایەتیە معنەویەکان دروستە بێ ئەمە وا ئەکات بێمتمانەیی دروستە بێت لە نێوان ئەو دامەزراوە میدیایە لەگەڵ وەرگرەکانی جەماوەری وەرگرەکان ئەمڕۆ بەداخەوە ینی زۆر ئێمە وەکو توێژەرانی بواری ڕاگەیاندن درکی پێ ئەەکەین زۆر لە کەناڵە زۆر لە دامەزراوە میدیایەکان ئەبینین خراپ سوۆسیال میدیا بەکار ئەهێنێت بۆ پروپاگەندەی سیاسی خۆی بۆ هەر پرسیەکان هەر کێشەیەکی سیاسی بۆ لەبەر ئەوەی باش درکی پێەکەن کە بڵاوکردنەوە یان پروپاگەندە یان بڵاوکردنەوەی هەر هەواڵێک لە سوۆسیال میدیا ئەمڕۆ خێراترە و زووتر ئەگا بە جەماوەری وەرگر جا ئەمڕۆ ئەبینین زۆربەی ئەتوانین بڵین ئێمە بە شێوەیەکی گشت گیر قسە ناکەین طبعاً ئەو حکومە نادەم ئەبینید یعنی زۆرێک بۆ ئەڵم کە زۆرێک یعنی ژمارەیەکی ئەتوانین بڵێن زۆر لەو دامەزراوە میدیایانە بەداخەوە سوۆسیال میدیا خراپ بەکارهێنن بۆ زیاتر پروپاگەندەی سیاسیە نەک بۆ گەشە دکتۆر هەر ئەمەش بۆتە هۆکاریەوەی کە زۆربەی کەناڵەکان
پیجی بڵێن پیجەکانیان بینەری زۆرترە تا کەناڵەکەیان بەڵێ ئەوە ئاماژەم پێکرد هێچێکە لەو پێشکەوتانەیە تەکنەلۆجیانەیە کە ئەمڕۆ وای کردووە کە هەموو ماڵێک هەموو تاکێک لە هەموو خێزانێک جاران ئەگەر یەک تاکێک یەک کەسێک لە خێزانێکە بیتوانێت مەسەن ئەنتەرنێت یان خزمەتگوزارەکانی ئەنتەرنێت بەکاربێنێ نەخێر ئێستاکە وای لێ هاتووە لە منداڵێکی ئەتوانین بڵین تەمەەن 4 ساڵ و 5 ساڵەوە بەکاری هێنێ تا گەورەترین تەمەەن لە ماڵ بە هەموو ئاستێکی جیاواز و باش دریکیشی پێکەین من و تۆ بەڕێزت هەر کەسێکی تر ئێستاکە وای لێ هاتووە کەسی نەخوێنەوار خزمەتگوزاری ئەنتەرنێت بەکارهێنێ چکە هیچ پێویستێکی بە خوێنەوارێکی ئەوەنە ئەو تۆ بەهێز نییە ڕۆژانە ئەبینین ئەو کەسوکاری خۆمان کە خوێنەوارەیەکی زۆر ئاسنزمیان هەیە بەڵام ئەکاونتێکی فەیسبووکێکی کردوێتەوە ئەگەر هیچیش نەکات ڕۆژانە لەواچە لەگەڵ کەس و خزم و کەسوکارەکاری بەشداری وێنە و کۆمەڵێ چالاکی ئەوە بکات کە لە مستەوای ئاسی خوێنەواری خۆیەتی ئەمەیە وای کردووە کە زۆرترین ژمارە زۆرترین بەکارهێنەر ئەمڕۆ ئەم پەیجانەیە ئەم شێوە ئەکاونتانەیە و ئەتوانین بڵێن ئەم ئامرازانەیە کە لە دەرهاویشتەی یان لە دەرەنجامی پێشکەوتنی تەکنەلۆجیای بواری میدیا و ماسمێدیا کە هاتۆتەکایەوە کە پێوترێت میدیای نوێ یان پێوترێت سۆشیال میدیا یان پێوترێت میدیای ئیفترازی گریمانەیی کە کۆمەڵێ ناو نازناوی زۆرە ئەمڕۆ کە باسەکرێت دکتۆر شێرکۆ ئەبینی خەڵک لە ئێستا زۆر ڕۆژ بینەوە متمانەی بە زۆربەی کەناڵەکانی ڕاگەاندن نیەوە باسیش لەوە دەکەن ئەم ڕۆژبینیە هۆکاری ئەوەیە کە هەواڵی ناڕاز یاخود هەواڵی ناجۆر لە کەناڵەکانی ڕاگەاندن لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو ئەکرێتەوە ئەمەد باسێک لەو بکەین چی بکرێت بۆ ئەوەی کە هەم متمانی خەڵکی بگەڕێنەوە هەمیش ئەو ئاستی ڕۆژبینیە کەم بکەینەوەوانێ بەڵێ من بەڕای من وەکو کەسێکی توێژەر وەکو ئەکادیمی ئەم قسەم بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندنە بە تایبەتی ئەو دەستگایانەی کە لە زیاتر بەر تەکنەلۆجیا ئەکەون مەبەستم تەلەڤیزیۆن یان ئەو کەناڵە ئاسمانیانەیە باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ هاوشانی تەکنەلۆجیای بواری ڕاگەیاندن بڕۆین بۆ نمونە مەبەستم چۆن یعنی ئەمڕۆ تۆ کەناڵێکی بیستن و بینینی ئەگەر نەتوانی تەکنەلۆجیای نوێ بەکار بهێنی لە نەناو دەستگاکەی خۆت ئەو کاتە تۆ دواکەوی لەو پێشکەوتنە تەقەنیات و تەکنەلۆجیانە و نمونە زۆرە لەو کەناڵانی کە ئەمڕۆ ناوی هیچ کەناڵێک نایەنین ئێمە باشە کە نەیتوانیوە هاوشانی تەکنەلۆجیای نوێ ڕێبکات چی لە مەجای بینین تەسویر و چی لە مەجای دەنگ و چی لە بواری ناوەڕۆک یعنی وەکو ئامادەکردنی بەرنامە و چی لە مەجای پێشکەوتنی تەکنەلۆجیای ڕۆژنامە خودی ڕۆژنامەگەری خۆی لە شێوازی قاڵبە هونەریەکانی خزمەتگوزاری با بڵین میدیایی بۆیە پێڵین میدیای کۆنەباو یان میدیای تەقلیدی ئەوەیە کە نەیتوانیوە مواکەبەی تەکنەلۆجیای نوێ بکات بۆ ئەمڕۆ تەکنەلۆجیای نوێ لە هاوشێوەی مۆجۆ جۆرنالیست مۆبایل یان دراون ڕۆژنامە جۆرنالیست ئەوەی کە پێی وترێت ڕۆژنامەگەری دەفریفری و کە ئەمڕۆ تەکنەلۆجیایەکی نوێیە کە زۆر گرنگە کە کەناڵە باڵین بیسراوە بینراوەکان گرنگی پێ بدەن یان مۆجۆ جۆرنالیست ئەوەی کە لە ڕێگای سمارتفۆنەوە تۆ کۆمەڵێک کار و خزمەتگوزاری زۆر جوان ئەکرێ بە تایبەتی ئەو مەجارانەی کە مەیدانین لە دەرەوە فیچەر و ڕاپۆرتە هەواڵەکان یان فلیمە بەڵگەیەکان باشە و زۆر مەجای تر کە لە ڕێگای پێشکەوتنی کۆمپیوتەری و هۆشمەندی زیرەک یان دەستکرد کە ئەنجامەدرێت لە بیرمان نەچێت ڕۆژنامەی ئینفۆگرافیک کە ئەمڕۆ ئەتوانین بڵین پێشکەوتنیکی زۆر ئاسفراوانی بینیوە لە مەجای بیستن و بینینە بەداخەوە زۆر لە کەناڵەکانی ڕاگەیانی ئێمە نەیتوانیوە لەگەڵ ئەم پێشکەوتانی کە من باسم کرد هەندێکە کە من ئەتوانم لێرە باسی کەم یعنی زۆر پێشکەوت تەکنەلۆجیای تر هەیە نەیتوانیوە هاوشانی ئەمانە مواکەبە بکە کە ناچار کە نەیتوانی چی ئەکا یان بەم شێوازە قاڵبە کۆنەباوی خۆی ئەمێنێتەوە ناچارە بێ پەنابەرێ بۆ ئەوەی پرسیارەکە یەکەمی بەڕێزت سۆشیال میدیا پیج دروستکردن ئەوە ئەلێرەیە ناتوانێت کێبڕیکەکە بەرێتەوە ناتوانێت بتوانێت هەموو
ناوڕۆکە میدیایەکانی خۆی بگەێنە بە شێوازێک ناچار بێمتمانەیی دروستە بێت ناچار ناڕاستی لە گەیاندنی پەیامی میدیایە دروستە بێت. بێکمان دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادە بن سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر شێرکۆ جەبار مامۆستای ڕاگەیاندن و پسپۆری ڕاگەیاندن کابەشێکی ڕاستە و خۆ لەگەڵ مام بەڵای زیانم تاوای وەرگە بابەتەکانی ڕۆبان پێشکەشکردن تا سبێنێ شاد و کامەران بن.